چیرۆکەکەی ژەپۆن ئەو چیرۆکەی کەوانەیە بۆ هەموو مرۆڤایەتی. لە ساڵی 1970 ژاپۆن لە دوای ئەوەی لە یاری تۆپی پێ لە بەرامبەر فلیپیندا شکستی هێنا بڕیاریدا کە ئیتر بەرە بە وەرزشی تۆپی پێ بدات لەبەر ئەوەی کاریگەریەکی نەرێنی لەسەر ناوبانگی ژاپۆن و ئەڵبژاردەکەیان و تەنانەت دەرونی کەسەکانیشیان دانابوو بۆیە بڕیاریاندا کە زانستی بەڕێوەبردن لەسەر تۆپی پێ ئەنجام بدەن بۆ بەدەهێنانی ئەوەش هەستان بە ئەنجامدانی گۆڕانکاریەکی ڕیشەکێش ئەویش بریتی بوو لە دەرهێنانی زنجیرەیەکی ئەنیمی بۆ نەوەکانی دوای خۆیان بە ناوی کاپتن سوباسا کە بە کاپتن ماجد لە وڵاتە عەرەبیەکاندا ناسراوە. ئامانج لێی بریتی بوو لە ڕاکێشانی نەوەی نوێ بەلای وەرزشی تۆپی پێدا و تاکو بتوانن ئارەزوو یاریکردنی تۆپی پێ لە لای ئەوان دروست بکەن. دواتریش پلانەکەیان سەرکەوتوو دەبێت. ئەو هەنگاوەشیان لە هەڵبژاردەی لاوان لە ساڵی 1999 ژاپۆندا ڕەنگیدایەوە. ژاپۆن توانی 5 جار بگاتە کۆتاییەکانی جامی ئاسیا بۆ تۆپی پێ. 4 جاریشیان توانی ببێتە خاوەنی جامەکە. لە ئێستاشدا هەڵبژێردراون بۆ ئەنجامدانی جامی جیهانی بۆ ساڵی 2022 کەواتە دەتوانین بپرسین نهێنی ئەو سەرکەوتنەی وڵاتەکان و کۆمپانیاکان و کەسەکان چییە لە بەدیهێنانی ئامانجەکانیاندا. لە توێژینەوەکاندا باز لەوە کراوە هەموو ئەو کەسانە پشت بە یاسایەک دەبەستن کە پێی دەوترێت یاسای بەدیهێنان کە مەبەست لێی ئەوەیە هەر شتێک لە ژیانتدا کە دەتەوێت پێویستی بە کۆمەڵێک هەنگاوە. ئەگەر پەیڕەوی بکەیت ئەوە سەرکەوتن بەدەست دەهێنیت و ئامانجەکەت دەپێکیت. یەکەمین هەنگاویش ئەوەیە کە دەبێت بەڕوونی ئامانجەکەت دیاری بکەیت. ئەوەش لە ڕێگەی ئەنجامدانی وردەکاری بۆ ئەو ئامانجەی کە کەسەکە دەیەوێت بەدەستی بهێنێت. پاشان ئامانجەکەت بکە بە چەند لەقێکەوە بۆ ئەوەی بە ئاسانترین شێوە بگەیت بە ئامانجە سەرەکیەکەت. پاشان پلانێکی جێبەجێکاری بۆ دابنێ. دواتریش بە دوای ئەو کەسانەدا بگەڕێ کە توانیویانە ئامانجەکانیان بەدی بهێنن. بەم شێوەیە تۆ دەتوانیت وەک ژاپۆنیەکان هەم خۆت هەم خێزانت هەم نەتەوەکەت ئاراستە بکەیت بەرەو سەرکەوتن.